بەڕێزان لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریە ئەمنیانەی کە لە عێراق و لە ناوچەکە ڕوودەدەن هەندێک گفتوگۆ دەکەین لەسەر هەوڵەکان بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان کامە هەم داواکاریەکی نێودەوڵەتیە هەم پێویستیەکی ئێستایی ناوچەکەیە. گفتوگۆ لەسەر ئەم پرس و باس و بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دیوە ئەحمەد لەتیف بەڕێوەبەری ڕاگەاندن و شێری نیشتیمانی هێزەکانی هەفتە. کاکلیوە ئەحمەد سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس سڵاو لە بەڕێستان لە بینەرانی کەناڵی خۆشەویستی کورسات نوویس هیوادارم بەختەوەر و شاد. سپاس دەکەین بەخێراتی سەرچاو. با سەرەتا لەوە دەست پێ بکەین هەوڵ هەیە بۆ یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە بەردەوامە و چەند قۆناغێک دەست نیشان کراوە. ئەو قۆناغانە بەکوێ گەشتون و تا چەندە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەمە؟ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە پرۆسەیەکە کە هاوپەیمانان دژی داعش سەرپەرشتی ئەەکەن بۆ ئەوەی کە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگایە یەک بکرێتەوە و یەک هێز بێت. ئەم هێزە لە چەند ساڵێکە بە پرۆسەی چاکسازی 35 پاکێجە بە یەکەوە هاتووە کە کۆمەڵێ بوار ئەگرێتەوە. تا ڕادەیەکی باش چۆتە پێشەوە، بەڵام بەڕاستی لە ئاستی پێویستان نەبووە، یعنی چوونە پێشەوەکەی خاوە و لە لای ئێمەوە ئومێدمان ئەوە بووە کە زۆر پێش ئەوە هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە و هەمیشە ئامادەکاریمان کردو بۆ ئەوە. لە سەردەمی مام جەلالی ڕەحمەتیدا هەمیشە ئەو پشتیوانی ئەو بوو کە هێزی پێشمەرگەی کوردستان بە زووترین کات لە ناو وەزارەتی پێشمەرگەیە یەک بگرێتەوە، ڕێک بخرێتەوە و یەک بخرێتەوە. بۆیە بەردەوام ئێمە ئەوە ئامانجواندەوە. ئێستاش هەر لە سەرۆک بافڵ تاڵەبانی بەردەوام پێداگری ئەکا لەسەر ئەوەی کەپەلە بکرێت هەم لە چەکسازیەکە و هەم لە یەکگرتنەوە و یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە. تا ڕادەیەک چۆتە پێشەوە، بەڵام دەبوو خێراتر بواە لەوە، دەبوو ئێستا هەرچەندە هاتنی شەڕی داعش وای کرد ئەو یەکگرتنەوەیە چەند قۆناغێ دوا بکەوێ بەڕاستی، چونکە لەو کاتانەیە نەئەکرا. ئێمە لە پێش توشبوونمان بە شەڕی داعش 12 لیوە یەکی گرتبەوە لە ژێر دەسەڵاتی وەزارەتی پێشمەرگەیە. هەرچەنە ئەو هێزانەی تریش لە 1970 کە ئێستا نەخراوەتە ژێر ئومری وەزارەتی پێشمەرگە، بەڵام هەموو شتێکیان هەر لە وەزارەتی پێشمەرگەوە دێ، چم و چە بێ، چێ کاری لۆجستیکی بێ، هەموو شتەکانی تر هەر لە وەزارەتی پێشمەرگەوەیە. بەڵام یەکخستنەوەکە ئەوە بەپێی ئەو چاکسازی کە هاوپەیمانان سەرپەرشتی ئەەکەن هەندێک قۆناغی ماوە کە ئومێ دەکەین تاکو ئەو ماوەی دانراوە کە ئەکاتە ئەیلولی 2026 هیچ هێزێک نەمێنێ لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە. باشە، ئەنی خۆشبەختانە هەنگاوەکان قۆناغی باشی بڕێەوە، بەڵام ئەمەژت بۆ کردوتە سستە، ینی قۆناغەکان سستن کەمێک خاون. بێنی چی وای کردووە قۆناغەکان سست بێ؟ ئەوەی کەوای کردووە هەندێک هۆکار علاقی هەیە بەو هەلومەرجەی کە ئێستا هەرێمی کوردستانی تایە. خۆت ئەزانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە کۆمەڵێ پێداویستی ئەوێ بۆی دابین بکرێت. ئێستا فەرقەکان تەشکیل کراون، بەڵام 6 فەرقە، هێشتا 5 فەرقەی کەماوە کە هێز یەک پێ ئەگریتەوە بارەگای ئەوێ، چەکی ئەوێ، جلوبەرجی ئەوێ، شوێنی حەوانەوەی ئەوێ، کاری لۆجستیکی و پێداویستیەکانی ئەوێت کە ئەمانە بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان لەم بارە ئابووریە ناهەموارەدا دابین ناکرێ. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکاری تریش ئەوەیە کە وەک پێویست لەوانەیە خواست نەبێت بەداخەوە لە لای ئێمە ناڵێم، بەڵام ئیتر خاو هاتووە. سەراسی وەزارەت یان لەسەر ئاستی سەرەوەی هێزە لەسەر ئاستی وەزارەت نا، لەسەر ئاستی وەزارەت هەوڵ هەیە باشە، بەڵام لە سەر و ئەویشەوە زۆر جار گرفت بربەست دروست ئەکرێ. ئەویش مەسەن ئەم زروفەی ئێستا وای کردووە کە
هەموو شتێک بە خواستی خۆمان نەچێتە پێشەوە هەموو شتێک لە خواستی ئێمان نەبێ خۆ ئەگەر پێداویستیەکان زوو دابین بکرێ ئێمە ئێستا مەسەن لیوامان هەیە ئامادەیە ئەم دەقەیە داوا بکرێ بخرێتە سەر وەزارەت چی نایخە بڵێم چی یعنی هەلو مەرجەکە وایە کە پرسیارم کرد وەزارەت دەڵێن وەزارەت نییە کاکە مەرجەی هێزی پێشمەرگەی کوردستان وەزارەت پێشمەرگە نییە بە یارمەتی خۆت یعنی کە تۆ بدەیت ئێمە لیوایەکمان ئامادە بێ بەرامبەر لیوایەکی کە ئامادە بێت یعنی چکات ئینەکان ئاوایە بەم شێوەیە کە تێکەڵ ئەکرێت بە یەکسانی ئەڕەکانی هەفتە ئامادە بێ ئەبێ لیوایەکی هێزەکانی هەشتاش ئامادە بێ ئەمانە لیوای هێزەکانی هەفتە ئامادەیە لیوای هێزەکانی هێشتا ئامادە نیە من بەو لەهجەیە ناڵێم کە ئەوە خەتای ئەوانە ئەم ئیشە نەکراوە بەڵام ئیتر پرۆسەکە سست ئەڕوا سست ئەڕوا لە ئاستی خواستی ئێمەیان نییە دەبوو زووتر ئەمە تەواو بکرایە باشە ئەم پرۆسەیە ئێستا چەند لیوا ماوە بۆی کە یەک بگرێتەوە ئایا هەموو لیواکانی هێزەکانی هەفتا وەشتا یەک دەگرنەوە بەڵێ ئەبێ هەموو یەک بگرێت هەموو یەک بگرێت یعنی تاکو ئەیلولی تا ساڵێکی کە تا ئەیلولی 2026 دەبێ هەموو هیچ هێزێ هیچ لیوایەک لە دەروی وەزارەتی پێشمەرگە نەمابێ چەند لیوا دەبن ینی دەبێت یەک بگرنەوە خۆی 11 فەرقەیە هەر فەرقەیەکیش 4 لیوایە بەو شێوەیە ئەڕوات بەپێی ئەو ژمارانەی کە هەیە ئەڕوا فرقە تەشکیلیانەکە ینی فەرقەکە تەشکیلەکەن لیواکان نەخەنە ناو ئومڕەی فەرقەکانەوە باشە ئێستا 6 فێرقە تەواو بووە هەموو شتێکی تەواو بووە 5 فەرقە ماوەتەوە ئەوانش ئامادەکاری کراوە بۆیان ئامادەسازی هەیە و خواستیش هەیە ئومێ دەکەین کە لە زووترین کاتە ئەوە کاگلی ئەحمەد بەڕێزت ئاماژت پێکردیانی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانیمانە بێ ئەمە خەونێمە و کوردێکی دڵسۆز ئاماژە بۆ کرد سەرۆک مام جەلال زۆر هەوڵی دەدا ئەمە بەدی بێەوە زۆر خەمی بوو جیاوازی دەکرێت لە نێوانم هێزانەدا ئێستا هێزانی کێکیان گرتوتەوە ینی هەست بەواکرێ ئیترەمانە هێزێکن بەدەرن لە ئینتیما حیزبیەکەیان لە کاتی ئەرکدا هەڵبەتە ئینسان ئازادە لە دەروی ئەرکەکەی هەر ئینتیمایەکیە بێت بە ڕازگۆ بم لە گەڵتاکاکە لە ئەو هەلومەرجی ئەمڕۆ لە کوردستان لە پەیوەندی حیزبەکانە هەیە لە هەموو شتێکا ڕەنگەداتەوە ئەگەر پەیوەندەکان پتە و تونگوتۆڵ و یەکگرتوو بن هیچ شوێنێ وەکو سەنگەری پێشمەرگە یەکگرتوونێ ئێستش ناو سەنگەرەکانی پێشمەرگە هەرگیز جیاوازی لە نێوان پێشمەرگەک و پێشمەرگەیەکی نییە و بەڕاستی ئەتوانم بڵم ڕۆحی کوردایەتی لە سەنگەرایە لە سەنگەرە ڕۆحی کوردایەتی هەیە و لەوێ زۆر یەکگرتوویەکی باش هەیە هەستێکی نیشتیمانی باش هەیە ئەنی پێشمەرگە لە ئەو جیاوازیانەی نییە لە ناو سەنگەرەکانە لە شوێنی تر هەیە لە شوێنی تر گرفت و بربەستەیە ئەگەر لایەنەکانی حکومڕانی و دەسەڵات لە کوردستانە یەکگرتوو بن کێشەکانی نێوانێن نمێنێ کێشەی پێشمەرگە ئاسانتر حەلەبی ینی لە سەنگەرێکدا ئەمە ناخوێنێتەوە ئەمە پێشمەرگەی پارتی ئەمە پێشمەرگەی یەکێتیە نەخێر بەرامبەر بە دوژمنیش وەکو یەک تەعاملەکان ئەو ئەرکەی لەسەر شانیانە وەک پێشمەرگەی کوردستان جێبەجێیەکەن و لەوێ حەزەکەم و تەمەناکەم هەموو لایەنەکان ئیلهامێک لە ناو سەنگەری پێشمەرگە وەربگرن بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی کوردایەتی ینی ئەو سیراو ململانەی کە هەندێک جار دەبینین لەسەرەوە هەیە لە جێگەکانی تر هەیە ئەو بێموچەیی کە هەیە ئەمە کاریگەری نەکردوێتە سەر ڕۆحیەتی مقاومەت لای پێشمەرگە گوزەرانی هەموو شتێکی پێشمەرگە باشە بەس گوزەرانی خراپ گوزەران مەبەسم بژێوی ژیانی پێشمەرگە بەڕاستی موچەی پێشمەرگە لە هەموو کەسێک کەمترە ئەرکیشی لە هەموو کەس قورسترە ئێستا ئەبینی مەسن فەرمانبەرێ لەوانەیە لە هەفتێکا ڕۆژێ داوام کات 2 ڕۆژ داوام کات بەهۆی بێموچەیەوە کار ئاسانی بۆ کراوە بەڵام ئەرکی پێشمەرگە قابلی ئەوە نیە سەنگەرێ چۆڵ بکرێ قابلی ئەوە نیە کەمیکەیتەوە ئەرکەکەی وەک خۆی قورسە بەڵام ژیانی بژێوی زۆر زەحمەتە فەرمانبەرێک ئەچێ بۆ دائیرەکەی لەوانەیە ئەو فەرمانگەی ئەو لە ماڵەکەی خۆیەوە کیلۆمەتریان کەمتر دوور بێ بەڵام پێشمەرگە لە ماڵدا ئەبرێ شەو و ڕۆژ ئیتر هەفتەیەکە یان 10 ڕۆژە لە ئەرک لە واجبدایە لە هەموو شتێکدا ئەبرێت ئەمە بە بێبژێوی بەبێ ئەوەی لە ماڵەوە
پێداویستەکانی بۆ ماڵ و مناڵەکەی دابین کردبێ بەڕاستی قورسە قەت ناڵێم وڵا پێشمەرگە کێشەی نیە بەڵێ کێشەی بژێوی هەمیشە هەیە ئێستا حاڵی پێشمەرگە لە هەموو موچەخۆر و فەرمانبەرێک لە ڕووی بژێویەوە خراپە بەڵام ئەمە لەموو هێزەکانی دیکەش خراپترە خراپترە بەڵێ چونکە هەموو هێزەکانی تر موچیان لەمان زیاتر ئەوانەی ناوخۆ بە دوو پێشمەرگە موچەی برادێکی پۆلیس وەرگن کە مافی خۆیانە بەڵام دەبوو ئی پێشمەرگەش گوزارانی باشتر دابین بکرایە بەڵام ئەم پێشمەرگەی لە ئەرگدا کەم تەرخەمە نەخێر لە ڕوحی کوردایەتی ئاورەی دابەزیوە نەخێر ئەنی ئەمانە وەک خۆی ماوەتەوە و پێشمەرگەیەک نەبووە بڵێ نەموچەکەیەتی بڵێ لە بەرەوەی موچەم نادەنێ من ئەرگ نابینە من نییە بەڵام بەڕاستی گوزەرانیان خراپە سەبریان هەیە تەحمولیان هەیە یانە ڕۆحەتی پێشمەرگانەکەیاندا بەڵێتیاندا باشە کاگلی ئەحمەدە مێزانێک یەک دەگرنەوە هیچ لە موچە و بژێوی و گوزەرانیان دەگۆڕێ بەڵێ دەگۆڕێ چونکە ئەمەتە ناوەکو ئەگۆڕێ لە ناو وەزارەتی پێشمەرگە مانگانە هاوکاریەکە ئی هاوپەیمانان باشە پێشتر 500,000 بە دوای بێتە 430 ئێستا بەردەوام کە هێزەکان زۆرترە بن چونکە بودجەکە هەمان بودجەیە کەمترەکە ئێستا لە دەوری 300 ئەو ناوەیە مانگانە ئەمان ئەدرێتێ بەبێ موچەش ئەنی سەرە ڕای موچەکەیان ئەگەر موچە هاوکاریی هاوپەیمانان ئەم هاوکاری هاوپەیمانان بۆ ئەو هێزانە هەیە کە لە وەزارەتی پێشمەرگن ئەمەش بۆ خۆی مەرامێکی هاوپەیمانانە بۆ ئەوەی هانیان بدات تەرجیحیان بکات بە زووترین کات هێزەکان یەک بگرنەوە بخچێتە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگەوە با بیرم نەچێ ئێستا لە پرۆسەیەکی تریشدا بەرنمەیەک هەیە بۆ ئەوەی کە سەرکردایەتی دەڤەر دروست بکرێت قیادەی مامتقە یعنی بە تەواوی ئیتر ئەو هێزانە وەکو سیاقی عسکەری وەزارەتی پێشمەرگەی لێبێت دوو سەرکردایەتی دەڤەر دەکرێتەوە لە ئەم بەریزیە و ئەو بەریزیە کە هەموو ئەو هێزانەی لەم ناوچەیەدان ئەکەونە ژێر فەرمانی ئەم سەرکردایەتی دەڤەرە و ئەوانەی ئەولاش بە هەمان شێوە زۆر باشە کاگلی ئەحمەد زۆر جار باز لە هەندێک جیاوازی دەکرێت لە وەزارەتی پێشمەرگەوە بەرامبەر بەهێزەکان بە یەک چاولیان ناڕوانرێ ینی چەند فەرماندەیەک من کە قسم لەگەڵان کردووە دەڵێن هەست بەم جیاوازیە دەکەین ئایا هیچ جیاوازیەک دەکرێت؟ جیاوازێکە بڵێم هەر نییە ڕاست نییە بەڵام بەو شێوەزە قەش نییە بەڵێ هەیە جیاوازی ئەکرێت زۆر جار هەندێک گرفتی لاوەکی دروست دەکرێت کە ئەبوو نەبوایە هەندێک جیاوازی ئەکرێت کە ئەبوو نەبوایە یعنی چۆن بڵێم هەندێشت ڕوئەدا ئینسان هەر پێشی شەرمە لە ڕاگەیان ناباسی بکات پێشمەرگەی کوردستانە بۆ وای لەگەڵا بکرێت بۆ بەم چاوە سیر بکری لە سەراسی وەزارەتە یان سەراسی ڕەنگە هەندێک کەس بن لە ناو وەزارەتەوە کال یەکەم هەندێک بواری سەربازی هەیە هینی خۆی هەیە ینی ئەوە نییە من لێرە هەموو شتێک بڵێم چونکە بواری سەربازی وەک بوارەکانی تر نییە ڕاست ینی هەندێ شت هەیە ئەبێت بێگومان ئەوە دەزانم ئەس بەوە دەکەین لە بەرپرسیارەتی نیشتیمانی خۆمانەوە ئەوە کۆرکی پیشەی خۆمان بە هیچ شوێک ناچینە ناو وردەکاری هێزی پێشمەرگەی کوردستانەوە و هەمیشە مەسەلەن ئەو ڕوحەتی لای پێشمەرگە هەیە ڕوحەتەکە بە بەرزی دەمێنێتەوە بەڵام پرسیاریشە لای خەڵک ینی یەک وەزارەتمانەیە خۆشبەختانە وەزارەتێکمانێ بە ناوی وەزارەتی پێشمەرگە بەڵام هەندێک لە فەرماندی باڵای ئەم وەزارەتە لە هەموو وەزارەتەکان ئەم کێشانە هەیە لە هەموو وەزارەتەکان ئەم گرفتانە هەیە لە وەزارەتە مەدەنیەکانیشە ئەمە هەیە ملی هەر وەزارەتێکەگری جیاوازی لە ناوچێک و بۆ ناوچەیەکی تر لە بەڕێوەبەرایەتیی گشتی و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تر ئەمانە هەموو هەیە بەڵام لە ناو هێزی پێشمەرگەیە ئێمە هەمیشە پێداگریەکەین لەسەر ئەوەی کە ئەم هێزە پارێزەری نیشتیمانە و نیشتیمانیشی هەمومانە لەوێ ئەگەر جیاوازیەکان ناکۆچەکان زەق بکرێتەوە گەورە بکرێ مەترسیدارە کاکە فەرقی هەیە لەوەی کە جیاوازی ئەکرێت لە وەزارەتی سامانە سروشتیەکانیان لە وەزارەتی تەندروستی وەزارەتێکی تردا لەگەڵ چەند کەسێک ئەم وەزارەتە دەبێت هەمیشە هەموو چاومان لەوە بێ کە بەڕاستی ئەرکە نیشتیمانیەکە لە سەر و هەموو شتێکەوە زۆر باشە کاگلی ئەحمەد بێنە سەرنجێ پرس و باسی تر مەشق و ڕایەنان هێزەکانی
هەفتا با بڵین کە بەڕێزت لەوێ بەرپرسیارەتی دێت چۆنە هێزێکی تۆکمەن و مەشغۆڵانانەکانیان چۆنە؟ ئێمە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەتوانین بڵێن گۆڕانکاریەکی باشی چۆنایەتی و چەندایەتیش لە ناو هێزەکەی ئێمەیە ڕوویداوە. لیواکانی ئێمە یەکمان خستەوە گۆڕانکاریمان تیا کرد بەپێی ئەو سیاقە سەربازی کە لە وەزارەتی پێشمەرگە هەیە. پێشتر لیواکانی ئێمە لەمەی ئێستا ژمارەیان کەمتر بوو، بچووکتر بوون. هەندێ خاڵی سەربازی هەیە کە وەکو خۆی لەوانەیە پەیڕێوی نەکرابێ، بەڵام ئێستا لیواکانی ئێمە هەمووی بەپێی ئەو سیاقەیە، بەپێی ئەو بەرنمەیە کە وەزارەتی پێشمەرگە لیوای پێتەشکیلەکە. ئەمە یەک. دووهەم لە ڕووی مەشقەوە هێزەکانی ئێمە ئێستا مەشقی زۆر باش لە ماوەی ئەم 3 ساڵەدا گەشەیەکی باشی چۆنایەتی بەخۆ بینیوە، شارەزابوونیان لە چەکەکان. هەروەها لە ڕووی ئەوەی سەربازگەکانمان لە هەموو شوێنەکانە بەڕاستی توانیمانە بە قەدەر ئەوەی کە دەسەڵات هەیە، بە قەدەر ئەوەی کە ئەم بارە ئابوووریە ناهەموارە ڕێگەمان پێبدا توانراوە بارەگا و شوێنی حەوانەوەی پێشمەرگە لە جاران باشتر بکەین لە ڕێی ڕێگەوبانەوە، لە ڕێگەی بیناسازیەوە، لە ڕێگەی پۆشاک و ئەوانەوە و لە ڕێگەی سەربازگە و مەسەن ئێستا هەر کەسێ بەلای ئەو سەربازگەی گشتی فەرماندەی گشتی بڕوات کە پێڵن معسکەر سەلام دەبینی کە چوارچێوەیەک گیراوە هەستەکەی ئەمە سەربازگەیە کە جاران هیچ سنوورێک نەبوو لە نێوان ئەمە تاکوێ سەربازگەیە تاکوێ مڵکی ئەم سەربازگەیە. بەڵام ئەم گەشەکردانە بەڕاستی ئەتوانم بڵێم بە هیمەت و خۆڕاگری هەموو فەرماندەکان و لەسەر و هەمیانەوە لیوا ڕکن عومەر هەوڵێکی زۆر باشی داوە و با ئەوەم لەبیر نەچێت کە بەردەوام سەرۆک باڤڵ تاڵەبانی بۆ خۆی لەسەر خەتە بۆ ئەوەی کە پشتیوانی مادی و معنەوی ئەم هێزە بکات لە ڕووی گەشەی چۆنایەتیەوە، چۆن گەشەی پێدرێ، پێداویستەکانی چۆن دابین ئەکرێ، بەردەوام بۆ خۆی لەسەر هێڵە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و ئومێدیشمان ئەوەیە کە لە ئایندێکی نزیکە گەشەی زیاتر بەم هێزە بدرێ. زۆر باشە. پەیوەندیتان لەگەڵ هێزەکانی با بڵین لەو ناوچە سنووریانەی کە بەرسوپای عێراقی دەکەون پەیوەندیەکان چۆنە؟ پەیوەندی ئاسایین؟ پەیوەندیمان لەگەڵ سوپای عێراقا زۆر باشە و بەردەوام پەیوەندیمان هەیە، سەردانی بەردەواممان هەیە. ساڵانە چەندین جار ئێمە لەگەڵ سەرکردایەتی هاوبەشی هێزە چەکدارەکان پیادە ئامی قواتی مشتەرەکە سەردانیانەکەین بۆ بەغا ئەوان دێن سەردانمانەکەن بۆ گۆڕینەوەی زانیاری سەربازی، بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچانەی کە لە نێوانمانایە، چونکە لەو ناوچانەدا ئێستا جموجوڵی داعش هەیە، بەردەوام هەیە و بنەبڕ نەکراوە. بۆیە زوو بە زوو ئۆپراسیۆنی هاوبەشەکەین لەگەڵ سوپای عێراقا بۆ ئەو ناوچانەوە زانیاری ئەگۆڕینەوە، زانیاری ئەدەین بە یەکتر لەسەر جموجوڵەکانی داعش و تیرۆریستان لەو ناوچانەوە. ئۆپراسیۆنی هاوبەشەکەن چەندین جارەوە بۆ لە ناوبردننی ئەو گروپە چەکدارانە و بۆ تێکدانی شوێنی حەوانەوە و داعشوڵی زۆرە هەیەی ناتوانین بڵێم نییە، بەڵام بۆ جارانیش چالاک نییە. ئیشەکەیان بووە بەوەی کە هەوڵەدەن کەسێک بەرفێنن، شوانێک بەرفێنن لە شوێنێکە بۆمبێکی چێنراو دابنێن، یعنی ئیشەکانیان ئەمەیە. بەڵام چاوکراوەی هێزی پێشمەرگە بەڕاستی ئەو جوڵەی ئەوانی سست کردووە، سڕی کردووە کە نەتوانن بە مەرامی خۆیان بتوانن لەو ناوچانە جموجوڵی تەواو بکەن یان گەشە بکەن. هەوڵە دەنجاجار لە ناوچەکانە ئەو شانە نووسوانەی خۆیان جوڵەیەکیان پێ بکەن، بەڵام من لێرەوە ئەڵێم سوپاس بۆ هێزەکانی ئاسایش لە ناو شارەکاندا کە لە ئەم چەند ساڵەدا چەندین گروپیان لەوانە ئاشکرا کردووە و توانیێنە بیان گرن بە هاوکاری دیسان سوپای عێراق لە وەزارەتی دیفاعی عێراقی کە بۆ گۆڕینەوەی زانیاری و پێدانی زانیاری لەسەر ئەنسۆرەکانی تیرۆریستان لە کوردستانەوە ئەتوانن دەستگیر بکرێن و بدرێنە دادگا. باشە. کاک لیوا ئەحمەد،
هێزەکانی ئەو پەیمانی نێودوڵەتی بڕێوایە لە مانگێلودا لە عێراق بکشێنەوە یعنی هەرچەندە بەڵێسانی ئەمریکا ڕاگەندێکی بڵاو کردوەوە دەڵێ داعش مجۆڵی ماوە لەبەرەوەی ئێمە ئەم کشانەوەی بەمانای چالاکیەکانمان نایەت بەڕێستان ینی چی دەڵێن لەمڕۆ ینی پێتان وایە کەیترێکیێوان تەواو بووە بەبێ ئەوان عێراق دەتوانێت عێراقێکی ئەمان بێ و ئاسایشی پارێزراو بێ؟ من ناتوانم بڵێم ئەمریکا چۆن بڕیار بدا بڕیاری خۆیانە بەڵام ئێمە مانەوەی ئی هاوپەیمانانمان لە ناوچەکە پێگرنگە بۆ سەقامگیری ناوچەکە خۆی بۆ سەقامگیری ناوچەکە پێمان گرنگە بمێنەوە بشڕۆنەوە ئێمە بۆ هەموو حاڵەتێک هێزی خۆمان ئامادەیەوە هێز ئامادە ئەەکەین بۆ هەموو ئەگەرێک ساڵهاین ئێمە شۆڕشمان کردووە خەباتی چەگاریمان کردو و هاوپەیمانانیشمان لە پشت نەبووە دوژمن لە ئێستاش دڕندەتر و زیاتریش بوون و کاریگەرتریش بوون لە ناو جەرگەی ماڵەکانیشمانە بوون و لە ناو دوا خاڵی سنووری کوردستانیش بوون بەڵام پێشمەرگە خەباتی خۆی کردووە پێشمەرگایەتی خۆی کردووە و شۆڕشی خۆی کردووە ئەمە ناکاتەوەی کە ئەوان ئیتر بکشێنەوە دنیا ئاخرە بێ نا بەڵام مانەوەیان بۆ سەقامگیری لە ناوچەکەدا نەک هەر تەنها بۆ عێراق لە ناوچەکەدا ئەم هێزانەکە بمێنەوە کاریگەریان هەیە بۆ دابینکردنی ئارامی و بۆ لانی کەم وەکو ئەوەی ناوبژیوانێک بوون لە نێوان ئەو هەموو هێزە چەکدارە جۆرا جۆرانی لە ناوچەکەدا هەیە. باشە یاگلی ئەحمەد ئێستا پرسێکی گەرم هەیە لە عێراقدا یاسای حەشدی شعبی هێزەکانی حەشدی شعبیە ینی داوا دەکرێت مێزانە ینی بسنەوە نێو سوپای عێراق ببنە بەشێک لە هێزە ئەمنیەکانی عێراق لە دەرەوەی ئەوە نمێنن مشتومڕێکی زۆرەیە جەنابراگەداری ینی هێزە شیعەکان دەیانەوێ داکۆکی لەوە بکەن کامێزانەوەکو خۆی بمێنێتەوە لێرە و لەوێ دەنگی شۆڤێنیش دەبیستین دەڵێ جاخۆیێزی پێشمەرگەش لە دەرەوەی هێزە نیزامەکانە ینی هەندێک جار ئەم دەنگۆ شۆڤینیانش دەبیستین ئێوە قسەتان چێ لەسەر مەسەلەن تا چەندە گرنگە هەموو هێزەکان بە یاسایی بکرێن هێزی پێشبەرگە هێزێکی دەستوریە کاکە لە دەستورە هاتووە بەڵام حەجی شعبی لە دەستورە ناوی نەهاتووە ئەوە بە قۆناغێک دروستی کردووە ئەویش قۆناغی هاتنی داعش بوو بە فتوایەکی سیستانی ئەم هێزانە خۆبەخشانە هاتوون و ڕۆڵیشان هەبووە لە تێکشکاندنی داعشە ڕۆڵیشان هەبووە لە ئەوەی کە عێراق لە داڕوخانی تەواو لە نەمانی دەوڵەتەکە ڕزگار بکەن بەڵام ئێستا کۆتایی ئەرکەکەیان هاتووە پێداویستی بانەوەیان هەیە یان نییە شەعنێکی عێراقیە پەرلەمانی عێراق بۆ خۆی بڕیاری لێدا ئێمە کارمان بە حەجی شعبیەوە نییەوە پەیوەندیمان لەگەڵ حەجی شعبیشە نییە لەگەڵسانش بۆ خۆیان دەهڵێن ئەوان کە دێن ئەیانەوەی هێزی پێشمەرگا وەکو حەجی شعبی لێ بکەن لێکچواندنێکی زۆر هەڵە و نامەنطقیە چونکە هێزی پێشمەرگە بەخواستی کەسێک بە فتوای کەسێک دروست نەبووە پێداویستێکی مێژویی بووە لە قۆناغێکی زۆر کاریگەر بۆ ڕزگارکردنی نەک کوردستانی عێراقیش کاریگەری هەبووە ئەو کاتە هێزی پێشمەرگە ناوچێ ڕزگارکراوی هەبووە ئۆپۆزیسیۆنی عێراقی لێرە حەواونەتەوە لە ژێر سایە و دەسەڵاتی هێزی پێشمەرگەدا ئێسا چونەوەتەوە بەغا لە بەغا لە لوتکەی دەسەڵاتدان هەموو ئەوانە لێرە بە ڕەنج و ماندووبوون و بە خەباتی پێشمەرگە توانیوانە لە ناو خاکی عێراق و لە هەرێمی کوردستانە دابریشن و ئێستا عێراق کە ئازاد کراوە بەشێکی زۆری ئەم شانازیە بە هێزی پێشمەرگە ئەبرێت ئەو کاتە حەجی شعبی هەر وجودیشی نەبووە لێکچواندنێکی خراپە لێکچواندنێکی نالۆژیکیە حەجی شعبی پێشمەرگە بە یەک ناچوێندێت ئێمە مەرحەلەیەک دروستی نەکردوین ئێمە خواستی کەسێک فتوای کەسێک دروستی نەکردوین هێزێکی نیشتیمانی گەورەین و دەستوریژین لە دەستورە ئەم هێزە بەشێکە لە سیستەمی بەرگری عێراق زۆرمی پێداگیریەکەین لەسەر ئەم مافە دەستوریە کاگلی ئەحمەد کەمێک گەڕین و سەر باسی هێزەکانی هەفتە چیان پێویستە یعنی لە هەموو هێزێکدا بێگومان هەندێک کەرەستە و پێویستی هەیە کە پێویستە بۆیان دابین بکرێ چیان پێویستە ئێستا ئێمە وەکو ئەم سەردەما بەڕاستی ئەوەنە گەشەی تەکنەلۆژیای سەربازی ئەوەنە پێشکەوتووە کە
ڕۆژانە ڕۆژ بۆ ڕۆژ جیاوازیەکرێ فەرق ئەکرێ ینی ئەوەنە ئالاتی تازە ئەوەنە ئیمکانیەتی تازە دێتە ئاراوە ئەو سەردەمە سەردەمی درۆنە بەداخۆ ئێمە نیمانە ئێمە بەشێکین بەپی دەستور بەشێکین لە سیستەمی بەرگری عێراق کە دەبوو هەموو لەو چەک و چۆڵانەی لە هەموو ئەو تەکنەلۆژیا سەربازی عێراقەتی بەشی هێزی پێشمەرگەش دابین بکرێ پێی بدرێ عێراق خۆی پێی بدا بەڵام نەک ئەوەمان پێ نەدراوە لەوانەیە ڕێگریش بکرێ لەوەی کە ئێمە لە شوێن لە ملاولاوە بەدەستی بێنین بۆیە بێزی ڕێگری شەکرێلەوە بەڵێ ڕێگری ئەکرێ خۆی ئەمە ناتوانین چەک بکرین لە وڵاتان کە لە کاتێکە ئەوە ئەگەر عێراق ڕەزامەندی لەسەر نەدا خۆش ئەزانی هێز بە چەکی قاچاقچی و بە چەکی قاچاقهێنان چەکدار ناکرێ بۆیە ئێمە خواستمان ئەوەیە بۆیە هەمیشە هەوڵەدەین لەگەڵ عێراقا بگەینە ئەو خاڵەی کە دەستور جێبەجێ بکرێ بە پێی دەستور ئێمە بەشێکین لە سیستەمی بەرگری دەبێت ئەو چەکانی عێراقیەتی ئێمەش هەمان بێت میویستم پرسیارە بکەم ینی عێراق بۆ سپاکەی پارێکی زۆر سەرفەکە هیچ لەمە هاوبەشی بێزی پێشمەرگە ناکە نەخێر یعنی دامی بکە و کاری بکە هەندێک هێز هەیە هەندێک هێز هەیە کە سەر بە عێراقا لیوای بیست لیوایەکە مشتەرەکە لە بینی ئێمە و وەزارەتی بەرگری عێراقا بەڵێ عێراق موچەیەداتێ لیواکان لە کوردیانتیایە یان ئەوانەی پاسەوانی سنوور کە کاتی خۆی هەر لە هێزی پێشمەرگەوە چوون ئێستا سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقن ئەمانە هەن بەڵام وەکو هێزی پێشمەرگە حکوومەتی عێراقی دەعممان بکە نەخێر هیچ دامێکی نەکردوین موچەمان بداتێ پێداویستیمان بۆ دابین کار بەدەر لە موچە کارەسانیش ناکە بۆیەوە دەستان بە هەندێک کەرەسەی سەربازی بگە نا نەخێر ئەوەی هاوپەیمانان پێی نەدابین نا پێ ناخۆش نییە بۆ ئەوە وەکو بزانم وڵاهی جا نازانم ئەوە پێشیان ناخۆش بێ ئەوان نییە هاوپەیمانانە و ئەوان هاوپەیمانان چۆنە ناوکارەکانی هاوپەیمانان چۆنە هاوپەیمانان هێندە خۆ دەزای لە ئەوان کشابوونەوە کاتی خۆی لە دوای 2010 بەڵام کاتێکە شەڕی داعش دەستی پێکرد جارێکی کە هاتنەوە بۆ ئێمە بۆ هێزی پێشمەرگە پشتیوانێکی باش بوون چونکە ئێمە هێزی ئاسمانیمان نەبوو ئەو پشتیوانی ئەوان زۆر باش بوو و هەندێک چەکی تر کە بە نمونە چەکی دژی تانک درۆع ئێمە نەمان بوو بەڵام چەکی میلادیان هێنایی ئەڵمانیەکان بوو کاریگەریکی باشی هەبوو لەوەی کە بتوانین شکست بە هێرشەکانی داعش بهێنین هاوپەیمانان هەندێک چەکی داوە بە ئێمە لە هامار لە دۆشکا لە تۆب لە هەندێک پێداویستی تری سەربازی بەڵام ئەوە بێ کە هێزی پێشمەرگەی پێپۆشتە بکرێتەوە بە تەواوی نا و لە مەشقیشە بەڕاستی ئەوان هاوکاری باشمان بوون ئیتالیەکان فەڕەنسیەکان ئەڵمانیەکان ئەمریکیەکان هەمیان لە مەشق پێکردنی هێزی پێشمەرگە لە گەشەی چۆنایەتی هێزی پێشمەرگە هاوکارمان بوون و سوپاسشیانەکەی هێزی پێشمەرگە بۆ خۆی لەگەڵ گۆڕانکاریەکاندا چۆتە پێش بەڵێ هێزی پێشمەرگە ئێستا هێزێکە کە لە ڕووی سیماوە ئەتوانی بڵین بە تەواوی سەربازیە و هەموو پرینسیپەکانی سەربازی لەناو ئەم هێزەیە جێبەجێ کراوە مەسەن چ لە ڕووی پلەوە مەسەن جاران بووە لەوانەیە ئەمرفۆجێکی ئێمە ڕوتبەکەی عەمید بوو بێ لیوا بوو بێ ئێستا ئەمانە نییە بە سیاقی عەسکەری ئەڕوات ئەو وەحدانەی کە تەشکیلمان کردووە بە شێوازێکی سەربازی مۆدێرن و سەردەم کراوە ینی هێزێکە دیسپلینی تێدایە لەگەڵ سەردەمدا ڕۆشتووە ئەومای خۆشحاڵیە کاگلی ئەحمەد دڵنیام ینی هەموو لایەکمان دڵمان لای یەکگرتنەوە هێزی پێشمەرگە و بوونی و هێزە نیشتیمانیە ئەوەی ئەمەژت پێکریانی لە ماوەی ساڵێکی دیکەدا تا 2026 مانگی لولی 2026 دەبێ مێزانەت هەمویان یەک بگرنەوە با بڵین یەک دەگرنەوە لەو وادەیەدا ئومێ دەکەی خواستمانە و کاریشی بۆ ئەوکەی بە جدی خواستی ئێمەیە و کاریش زۆر جدیشی بۆ ئەوکەی چونکە ئەگەر یەک نەگرنەوە ئەو کاتە ڕەنگە ئەو پەیمانان بێتە سەر چونکە ئەوانی زۆر بە جدی لەسەر هێڵە ئایبێکی گەورەیە کاکە هەر قسەی هاوپەیمانان نییە خۆ بەرژەوەندی گەلەکەمان لەوەدای بەرژەوەندی گەلەکەمان لەوەدا یەک هێزی هەبێ لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگەیە و
تەوجیهات لێ وەربگرێ ئێمە ئەمە بە هەموو توانای خۆمانەوە حەزی لەکەین خۆ وەزارەتی پێشمەرگەش کاکە وەزارەتێک نییە لە وڵاتێکی کەوە هات بێ هەر لە ڕۆڵەکانی خۆمان پێکاتەوە هەر لە ئەفسەرەکان و لە هێزی پێشمەرگەی خۆمان پێکاتەوە ئەوەی کە لەوێ ئەم هێزابا بەڕێوە هەر ئەو برادرانن هەر ئەو ئەفسەر و خەڵکە ئەکادیمیان کە لە ناو هێزی پێشمەرگایە پێگەیون و گەشیان کرد و گەشتونتە پلە و پۆستی باڵا. زۆر باشە کاگلی ئەحمەد سپاس دەکەم ئەم پۆسەی بەڕێزت بۆ من جێی سەرنج بوو بەڕێبەری ڕاگەیاندن و ئەمە لە هەموو دامودەزیەکانە بەڵام هۆشیاری نیشتیمانی هۆشیاری نیشتیمانیە بەشێکە لەو جێگەی کێوە کاری تێدا دەکەن هۆشیاری نیشتیمانیەوەی کە ئێوە هەبێ لەوێ یعنی چییە ئەم پۆستە ئەم جێگەیە کاریەوە چییە لەوێنە بۆ مای خۆشحاڵیە کە دەبینم هۆشیاری نیشتیمانی لە ناو هێزەکانی پێشمەرگەدا کاکە هەر کەسێک کە چەکی بەدەستەوە بوو ئەگەر هوشیاری نەبێت ئەم چەکەی بۆ بەدەستەوەیە زۆر خەتەرە چەک مەترسیدارە خەڵک کە ئێستا هەمووی داوا ئەکات چەک لە ماڵانە نەمێنێ لە شارەکانە نەمێنێ بۆ چونکە ئەو هوشیاری نیشتیمانی لەگەڵ نییە ئەگەر ئەوەی چەکەکەی پێ تێبگەێنرێ ئەم چەکەی بۆچی بەکار هاتووە بۆ بەکاری ئەهێنێ لە پێناوی چیا بەکاری ئەهێنێ ئەرچی ئەم چییە کە ئەم جلە خاچیانەی لەبەر کردو ئەم چەکەی بەدەستەوەیە دەسەڵات چ دەسەڵاتێ فەرمانی بەو کردو ئەمە بکە ئەمە هوشیاری نیشتیمانیەوە پەروەردەی بکەین بە بیرێکی نیشتیمانی و نەتەوایەتی کە ئەرچی ئەم پاراستنی گەل و خاچی کوردستانە پاراستنی گەل و خاچی کوردستانە پاراستنی ئەو دەستکەوتانەیە کە ساڵهای ساڵە لە بە خوێنی شەهیدان بەدەست هاتووە بە ڕەنج و قوربانیدانی ئەم میلەتە بەدەست هاتووە ئەرکەکەی ئەمەوەیە کە هوشیار بۆوە زانی ئەرچی ئەو چییە چەکەکەش بە شێوەیەکی منطقی و باش بەکار ئەهێنێ بۆ خزمەتی نیشتیمانەکە بۆ خزمەتی نیشتیمانەکەی ئەم هۆشیاریە بدەین بە پێشمەرگە و ئەرچی ئەوانەیە کە لە هەموو یەکەیەکدا لە هەمووی لیوایەکدا ئەفسەرێک هەیە ئەفسەری ڕاگەیان و هوشیاری نیشتیمانیە لە خوار ئەویشۆ کۆمەڵی ئەفسەری تر هەیە ئەرکەکەیان هوشیارکردنەوەی پێشمەرگەیە چونکە ئەگەر پێشمەرگە هوشیار نەبێت چاکەکەی بەڵایە نابێتە بەرەکەت بۆ پاراستنی گەل و نیشتیمان کاگلی ئەحمەد پرسیارێک بۆ من دروست بوو زۆر جار یعنی دیارەی کوشتن دەبینین ینی دواتر دەردەکەوێ بۆ نمونە پێشمەرگە بۆ کەسەکە یعنی هەم یاوەی کوژراوە یانەوەی کە بکوژ بووە بەدەر لە با بڵێن لە چوارچێوەی کاری خۆیدا ینی زۆر جار هاوڵاتیان دەکەن دەڵێن ینی ئەم چەکەی بۆ پێیە لە چوارچێوەی کاردا ئەبێ چەکەکەی پێبێ بەڵام لە دەروی کارەکە بۆ چەکی پێبێ یاسایەکمان هەیە بۆ ڕێخستنەوەی ئەمە من بەداخۆ باسی ئەوم کرد کە وتم یەکێک لە گرفتەکانی یەکگرتنەوەی پێشمەرگە ئەوەیە کە نەتوانراوە سەربازگەی پێویست بۆ ئەم لیوا گەورانە تەشکیل بکرێت ئەبێت ئەمەی بۆ ئامادە بکەیت یەکێک لە پێداویستەکانی سەربازگە بوونی جبەخانەیە مەشجەب کە پێشمەرگە ئەو کاتی ئەرکەکەی تەواو ئەبێ لەو مەشجەبە چەکەکەی دابنێ و بەبێ چەک بڕواتەوە بۆ ماڵەوە یعنی ئەو کاتە پێشمەرگە زۆر کەمتر لە ئێستا تێواگلێ لەو کێشە کۆمەڵایەتیانە بەڵام وڵاتی ئێمە هەموو ماڵەچێکی تیا ئەگەر پێشمەرگەش نەبێ پێشمەرگەش کاتێک کە خۆ مرۆڤێکە وەکو هەر مرۆڤی کە هەوڵاتی ئەم وڵاتی تاوانی داناندرێ بەڵێ ئەوە یەکێکە لە کێشەکانمان یەکێکە لە کێشەکانی ئێمە کە جێگەنیە کە داوامی تاڵبووچەکەکەی دابنێ لە هەموو یەکەکانە مەشجەبی پێویست نییە چەکی لێدابرێ لە هەندێکەکە هەیە پێشمەرگەش بەبێت چەکە ڕواتەوە بەڵام لە هەموو یەکەکانان نییە بەداخەوە کە ئەم هێزە کاتێکە ئەڕواتەوە چەکەکەی لە مەشجەبەکانە بەجێ بێت زۆر بەڕێز کاگلی ئەحمەد لە تێ بەڕێوەبەری ڕاگەیاندن و هۆشیاری نیشتیمانی هێزەکانی هەفتە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای بەرنامەی ئایندەمان کرد بڵێ هێزەکان ئێستەی ترتەوە هەموو یەکی گرتووەتەوە ئەوە خەونی دڵنیام ئێوە و هەموو لایەکمان هەموو کوردێکی دڵسۆزە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن خێراتی خۆشەویستان بە یارمەتیاو کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەش کرا تا پێتانەکەین و کاتی خۆشخواتان لەگەڵ